دیارە لە زانکۆی گەشتپێدانی مرۆیی لە سلێمانی کۆنفرانسێکی زانستی نێودەوڵەتی ئەنجام دەدرێت بە ناونیشانی بنیادنانی ئاشتی و هەنێشتنی کۆمەڵکوژی کە ژمارێکی زۆر لە زانکۆکانی هەرێمی کوردستان بەشداری تێدا دەکەن. کۆنفرانسەکە ماوەی 2 ڕۆژ دەخایەنێت و دەستگای میدیای کورساتیش سپۆنسەری میدیای کۆنفرانسەکە دەکات. تایبەت بەم بابەتە میوانداری زۆر بەڕێز ئەحمەد عومەر بەڕێوەبەری پەیوەندیەکانی دەرەوەی زانکۆی گەشتپێدانی مرۆیی ڕاستەوخۆ لە شوێنی کۆنفرانسەکەەوە لەگەڵمانە. دکتۆر ئەحمەد سڵاوت لێبێ، سپاس بۆ ئامادەبوونت. با بڵێن ئامانجی سازکردنی ئەم کۆنفرانسە خۆی لە چیدا دەبینێتەوە و گرنگەکەی چییە؟ سڵاو لە بەڕێستان و بینەرانی کەناڵی کورسات. لە ڕاستیە ئێمە پێویستیمان بە کۆمەڵێک کۆنفرانسە و کۆنفرانسی بەردەوامەیە لە بواری بنیادنانی ئاشتی و بنەبڕکردنی کۆمەڵکوژی لە کوردستان و لە عێراقا و ئەم کۆنفرانسە گرنگەکەی لەوەدایە کە کۆمەڵێک زانکۆی کوردستان کە زانکۆی گەشەپێدانی مرۆیی و زانکۆی هەڵەبجە، زانکۆی چەرم و زانکۆی کوێیە، هەروەها دەستگای زیندانە سیاسیەکانی عێراق و هەروەها دەستگای شوهەدای عێراقی لەگەڵ ماڵی حکمەت و وەزارەتی ڕۆشنبیری و تۆریزمی عێراق و هەروەها کۆمەڵە دەستگای تر بەشدارن و کۆنفرانسێکی هاوبەشیان ساز کردووە و ئەم کۆنفرانسە 2 ڕۆژە خایەنێ و کۆمەڵە تەوەرێک لە خۆگرێ و گرنگی ئەم کۆنفرانسە لەوەدایە کە بانگێشتی بۆ زۆربەی توێژەرانی جیهان کردووە و لە 56 توێژینەوە لە وڵاتە جیاجیەکانەوە بەشدارن، بەتایبەتی لە ئەمریکا، بەریتانیا، ئەردەن، ئێران، هەروەها ڕواندا کەیکێکە لە وڵاتانەی کە لە ساڵی 1994 کە ڕوبەڕووی توندوتیژێکی گەورە بووە کە بەڕاستی پەڵەیەکی ڕەشە لە مێژوودا. ئەم کۆنفرانسە لە پێناوی ئەوەدایە کە تیشکی میدیا جیهانیەکان ڕاکێشێ بۆ سەر ئەو کۆمەڵکوژیانی کە لە عێراق و لە کوردستاندا کراوە. لە ڕاستی ئەوەی کە بینین لە 50 ساڵی ڕابردووە کۆمەڵێک کۆمەڵکوژی کراون لە جیهانە وەکو بۆسنە، ڕواندا، دارفۆر، لە ڕۆهینگا، بەڵام ئەوەی کە جێی تێبینیە و جێی مەترسیە لە عێراقا چەند بارە بۆتەوە، بەتایبەتی گەلی کورد هەر لە سیەکانەوە ڕوبەڕووی ڕاگواستن و ماڵوێرانی و تعریب و تا گەشتووەتە ترۆپکی ئەو تاوانە گەورانی کە دژی گەلی کورد کراوە وەکو ئەنفال و کیمیابارانکردن و ئێمە تێبینی ئەوەمانە کردووە وەکو ڕیسێرچەرەکانە بینین بە شێوازێکی ممەنهەج لەلایەن ڕژێمی بەعسیە لە ناوچووەوە ئەم تاوانە دژ بە گەلی کورد کراوە لە هەمان کاتە ئێستا فۆرمی تاوانەکانی دژ بە مرۆڤایەتی لە فۆرمێکی جیاوازە خۆی بینێتەوە کە ئێستاکە لەلایەن ڕێکراوە تێرۆریستەکانەوە. دیارە دکتۆر دەنگی نەما دەمانێت قسە بکەین سەبارەت بە ئەو کۆنفرانسە کە دەستگای میدیای کورسات سپۆنسەری دەکات. دیارە ئەو کۆنفرانسە تایبەتە بە نەهێشتنی کۆمەڵکوژی وەکو خۆشی لە بەشی قسەکانیدا باسی کرد. زۆرێک لە زانکۆکانی هەرمی کوردستان بەشداری تێدا دەکەن و هەروەها توێژەرانی جیهانی لێرە ئامادەن بۆی بەشداری ئەو کۆنفرانسە بکەن بۆی کە قسە بکەن لەسەر کۆمەڵکوژی لە نێو کۆمەڵگە جیاوازەکاندا. ڕوواندای بە نمونە هێناوێکێکە لەو وڵاتانی کە توندوتیژی یاخود کۆمەڵکوژی تێدا ئەنجام دراوە و هەرمی کوردستان و عێراقیش خۆی بەدەرنیە لەو ئەزمونە کە هەم کۆمەڵکوژی تێدا کراوە، هەم خاوەنی کۆمەڵێک ستۆری ناخەژێنە، خاوەنی هەڵەبجەیە، خاوەنی کۆمەڵێک بابەتی دیکەیە کە ئەمانە هەمووی کاریگەریان هەبوو لەسەر هەرێمی کوردستان و حتما لەم کۆنفرانسە داوانش سەرنجیان لەسەر دەبێ و کاری لەسەر دنیایەوە هەوی ئەوەی من بروشەری کۆنفرانسەکەم خوێند بێتەوە. خۆشبەختانە لە پاڵ ئەوەی کە باس لەم ناحەقی و کۆمەڵکوژیە دەکرێت بە شێوەیەکی گشتی با بڵێن بەرامبەر بە جیهان و هەم بە هاوکاتیش با بڵێن ئەو کۆمەڵکوژیانەی کە لە کۆنەوە هەتا ئێستا بەرامبەر
کورت کراوە باس لە کاریگەریە دەرونیەکانیش دەکرێت دەروە باس لە پێکەوە ژیان دەکرێت لەناو ئەم کۆنفرانسەدا و بازەوە دەکرێت چۆن وا بکرێت کە پێکەوە ژیان لە ڕێگەی ئەم کۆنفرانسەوەیان چارەسەرێ بێت بۆ ئەوەی کە لایەنە ئاینیەکان هەمووی بەیەکەوە بتوانن تەبابن و بژین و کاریگەریە دەرونیەکانی ئەم کۆمەڵکوژیە چۆنە و چۆن ڕێگە چارەسەری بۆ بکرێتەوە لە هەمان کاتە خۆشبەختانە ئەم کۆنفرانسانە دەشێت کاریگەری ئەرێنی بەدیوێکی ترا هەبێت لەسەر بە جینۆسایت ناساندنی ئەو تاوانانەی کە بەرامبەر بە گەلی کورد کراوە کە خۆشبەختانە ئەم کۆنفرانسە کۆنفرانسێکی نێودەوڵەتیە و هەم توێژەرانی کورد ئەوانەی کە بابەتیان هەیە و توێژینەوەیان هەیە تایبەت بە کەیسەکانی جینۆساید و ئەو تاوانانی بەرامبەر کورد کراوە و لە هەمان کاتە با بڵێن کەسانی بیانیش لەم کۆنفرانسەدا بەشدارن کە ئەمە وا دەکات بەڕاستی تێگەیشتنێک هەبێ بۆ بە جینۆساید ناساندنی کەیسەکانی کورد دیارە وابزانم دەنگی ئاماشە بەوەکەن کە میوانەکەمان ئامادەی دکتۆر ئەحمەد دەگەڕێن لای تۆ گەر تۆ گوێت لە ئێمەیە دەمەوێت باسیەوە بکەین کە ناونیشانی کۆنفرانسەکە وازەحە بەڵام دەمێت بە تەواوەتی باس ئێوە بکەین بزانین فۆکەستان لەسەر چیە لەسەر خستنەڕووی ئەو گرفتووی ئەو کۆمەڵکوژیانی کە بەسەر هەرێمی کوردستان و تاوی ئەو کۆمەلگانە داهاتووە کە ئەمڕۆ نوێنەریان هەیە لە کۆنفرانسەکە یاخود ئەوەی کە باس لە چارەسەریش دەکەن. بەڵێ کۆنفرانسەکە چوار تەوەری سەرەکی کە لە خۆگرەیەکێک لەو تەوەرانەکە بریتە لەوەی کە دانپیانان بە کۆمەڵکوژی وە دانپیانان ئەبێتە هۆکار و هەوێنی ئەوەی کە ئەو پێکهاتانەی کە هەیە کە لەسەر بنەمای تایفی مەذهبی ئاینزایی و جیاوازی ئەو جیاوازیانە دانپیانانەکان و بە جینۆساید ناساندنەکان ئەبێتە مایەی ئارامی و هەروەها مایەی ئارامی دەرونی بۆ دەرونی لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی سیاسیەوە و خاڵێکی کە جەخ لەسەرەوە کاتەوە لە ڕێگەی میتۆدەکانی زانستە کۆمەڵایەتی و سیاسیەکانەوە شرۆڤەی ئەم بابەتە بکرێ و هەروەها کار لەسەر ئەوە بکرێ کە زیاتر ئەم لایەنە کە جەختی لەسەر نەکراوەتە ئەویش ئەوەیە کە تەجریمی ئەو دەنگۆ و ئەو هەوڵانە بکرێ کە لە دژی ئەوەن کە جینۆساید بە تاوان بناسرێت لە ڕاستیە و ڕاستپاردەکانی ئەم توێژینەوە چاوەڕوانی ئەویان لێ کرێ کاریگەریەکی ئەرێنیان هەبێ بۆ لایەنە پەیوەندیدارەکان و لە هەمان کاتە گفتوگۆیەکی زانستی و سیاسی بخڵقێنن لە نێوانی ڕۆشنبیران و لە نێوانی ئەوانی کە لە دەسەڵاتدان چ لە ناوڕاستی چ لە بەغداوە چ لە هەرێمی کوردستان و لە هەمان کاتە سەرنجی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ڕابکێشن چونکە ئەم پرسانە تاوەکو ئێستاکە لە عێراقا لە چوارچێوەی بەشێک لە هەڵمەت و بانگەشە و لە هەمان کاتە لە چوارچێوەی ئەو ئیدعانە خۆیان بینیوەتەوە کە هەر تەرەفێک و خۆی بە مەغدور ئەزانێ لە پرۆسەکە لە ڕاستیە کۆی هەموو ئەوانە جێگای ئەوەنە کە هەوڵەکان یەکگوترێن لە پێناوی ئاشتی و تەبایی لەناو پێکاتەکانەوە بە جینۆساید بناسرێ تاوەکو بێتە مای ئارامی دەرونی بۆ خاوەنی قوربانیان و هەروەها کۆی پێکاتەکان. باشە دکتۆر هەڵبەتە یەکێک لە ئامانجەکانیم کۆنفرانسە وەکو باست کرد کارکردنە لەسەرەوەی کە کەیسەکانی جینۆساید و کۆمەڵکوژی بەرامبەر بە کورد کراوە بە دەرەوە بناسرێت ئامادەبوانی ئەو کۆنفرانسە هەم لە میوانە بیانیەکان تا چەندە هەوڵ دەدەن ئەم هەماهەنگیە هەبێت لە بروی جارێکی دیکە لە ڕێگەی ئەم کۆنفرانسەوە بتوانن کەیسەکانی کۆمەڵکوژی کورد بە دەرەوە بناسێن و بچێتە دادگاکانی دەرەوە. بەڵێ لە ڕاستیە کۆنفرانس خۆی لە خۆیدا پێگەیشتنێکە لە نێوانی توێژەرانی وڵاتانی دەرەوە و توێژەرانی ناوخۆ توێژەرانی ناوخۆ کە بە شێوازێکی ڕوون و ئاشکرا باس لەوەکەن کەمانە کۆمەڵکوژین و ئەبێ پێویستە لە چوارچێوەی تاوانەکانی دژی دەنگ و چاوانەکانی دژی مرۆڤایەتی ئەمانە بناسرێ بەڵام ئەگەر هات و توێژەرانی بیانی لەم گفتوگوۆیە بەشداری بکەن و ئەمە ئەبێتە مایی گۆڕانکاری لە تێگەشتنی ئەوانە و ئەبێتە کاریگەری لەسەر ئەوان تاوەکو لە کۆنفرانسە جیهانیەکانە لە گۆڤارە نێودەوڵەتیەکانە ئەو کەیسانەی کە هەیە کە توێژەران لە عێراق و لە کوردستانە باسی لێوەکەن هەمان ئەو تێگەشتنە لای ئەوان بخۆڵقێ واتە کارکردنە لە پێناوی تێگەیشتنێک لە ئاستی جیهانیە لەسەر پرۆسەی کۆمەڵکوژی و جینۆساید. باشە دکتۆر ئەحمەد کۆنفرانسەکە ڕێکخراوە نوێنەری وڵاتان لێرن نوێنەری زانکۆکان لێرن بەڵام دەمێ بزانم کۆنفرانسە چی دەکات بۆ ئەو کۆمەڵکوژیانی کە لە نێو کۆمەڵگەکان و لە هەرمی کوردستاندا کراوە چی دەکات ئەم کۆنفرانسە توانێت ئەم بابەتە بەکوێ بگەێنێ؟ بەپێی تایبەتمەندی و پسپۆڕی کۆنفرانسەکە کە لە چوارچەوەی کۆلێژی یاسا و ڕامیاریە واتە زۆربەی توێژینەوەکان لە چوارچەوەی یاسایی و لە چوارچەوەی سیاسیە هەیە لەو ڕوانگەیەوە شرۆڤەی ئەو بابەتەکەن بۆ نمونە باسمان لەوە کرد کە پێویستەکە
لە ڕووی یاساییەوە تەشریع بکرێت کە ئەمە کۆمەڵکوژیەوە لە ڕووی سیاسیەوە ئەو تێگەیشتنە بەتاوەتی ببێ لە نێوانی توێژەرانە تاوەکو ئەم توێژەرانەش کاریگەریان هەیە لەسەر بەرگەدرانی سیاسی لە ئاستی جیهانیە وە کۆنفرانسەکە خۆی لە خۆیان لە چوارچێوەی وەقاعی مؤتەمەرەکە بڵاوەکرێتەوە لە هەمان کاتە ڕاستپاردەکان ئاڕاستەی لایەنە تایبەتمەندەکان ئەکرێن و لە هەمان کاتە میدیاش ناوەڕۆکی ئەو کۆنفرانسانە ئەگوازنەوە ئەگاتە کۆی ڕۆشنبیران وەکاتە کۆی سیاسیەکان لە ئاستی عێراق و لە ئاستی جیهانە بە تایبەتی بەشێک لە توێژینەوەکان بە زمانی ئینگلیزی نووسراون و هەروەها توێژەران بە زمانی عەرەبی نووسراون و لەو ڕۆوە ئەکرێ ئەم تێگەیشتنە بخڵقێنرێت لەم پێناوەدا. باڵێ باشە دکتۆر دیارە لە کۆنفرانسەکەدا بەشێکی دیکەی لە تەوەرەکان هەروەک ئاماژەت پێدا پێشتر باسکردنا لەسەر ئەوەی کە پێکەوە ژیان و ئاشتی و کۆمەڵایەتی فراهەم بێت لە ڕێگەی ئەم کۆنفرانسەوە چۆن کار لەسەرەوە دەکەن؟ لە ڕێگەی کارکردنە یەکێک لە تەوەرەکان باسمان لێوە کرد کە لە ڕێگەی دانپیانان بە کۆمەڵکوژیەکانە بۆ نمونە و لە ڕووی یاساییەوە ڕێک بخرێ و قەرەبووی زیان لێکەوتەکان بکرێ و ئەو تەرەفانەی کە هەن کە نمایندەی ئەکەن مەبەستمان لە ڕووی پێکهاتەیەکەوە ڕاستە ئەو کەسانە بە بڵێن کەسێکی بەشدار بوونین بە ناوی پێکهاتەیەکەوە بەڵام ئێستاکە کە گۆڕانکاری لە دەسەڵاتی سیاسیە ڕوویداوە و کاتێک کە ئەمانە هەمویان کۆدەنگن و ئەو تاوانانەی کە کراون لە عێراقا چ لە کیمیاباران هەروەها شاڵاوەکانی ئەنفال وشکردنی زۆنگاوەکان لە خواروی عێراقا هەروەها ئەو قوربانیانەی کە لە مووسڵە لەم دوایانە بەدەستی ڕێکخراوی تروریستی داعش ئێمە ئەزانین هەر تەڕەفێک وەکو پێکهاتەیەک وەکو باگراوندێکی ئیتنیکی باس لەوە کات کە بەدەستی ئەوانەوە بووە ئەمە وێنەیەکی دروست کردووە لە لای جەماوەر کە ئەو پێکهاتەیە کۆی ئەو پێکهاتەیە ئەگەری ئەویانە هەیە کە لە داهاتووە بەشدار ببن لە دووبارە بوونەوەی ئەم تاوانانە کاتێک نوێنەری سیاسی پێکهاتەکان کە ئەمڕۆ لە دەسەڵاتان یاخود لە چوارچەوەی پارتە سیاسیەکانن بە کۆدەنگی بەشدار بن لە تەشریعکردنی یاسایەک بۆ ناساندنی کۆمەڵکوژی ئەو کات بێتەمایی ئەوەی کە سوکنایی بێتە سەردڵی جەماوەری ئەو پێکاتانەی کە هەن. باشە دکتۆر دیارە هەندێک کات لێرە و لەوێ و بازەوە دەکرێت کە با بڵێن ئەم توێژینەوانە کە دەکرێت تەنها لە کۆنفرانسێکدا بایەخی پێدەدرێت و چەندین توێژر بە چەندین بابەت و دیکۆمنت و بەڵگەی جیاواز بابەتەکان دەخاتە ڕوو بەڵام دوایی ناکرێتە کتێبێک لە کتێبخانەکان یاخود لە ناوەندەکانی خوێندندا گرنگی پێ بدرێت. چۆن کار لەسەر ئەم بابەتە دەکرێت ئەو توێژینەوانە و گرنگی پێ بدرێت لەبەرەوەی وەکو کتێبێک هەمووان لەبەردەستیان بێ؟ بەڵێ کۆی توێژینەوەکانی بەشداربوو لە کۆنفرانسە لە بەرگی کتێبێکە بە ناوی توێژینەوەکانی کۆنفرانسەوە چاپەکرێت و لە کۆتاییە دەنێردرێ بۆ کۆی کتێبخانەکان وەلامان کاتە بەردەست ئەبێ بۆ توێژەران و بۆیە لەم ڕۆوە وەکو چاپکردن چاپەکرێەوە لە هەمان کاتە ئێستا گۆڕانکاری هاتووە لە بەهۆی سۆشەڵ میدیاوە ئەکرێ ناوەڕۆکی توێژینەوەکان توێژەرەکان خۆیان ئەتوانن دووبارە بڵاوی کەنەوە و بگاتە دەستی بەشێکی زۆر لە خوێنەران. باشە دکتۆر ئەحمەد بابەتێکی گرنگم بینی لەنەو چوارچێوەی پلانەکانی کۆنفرانسەکەیەوە داویش ئەو بوو کە گۆڕە بە کۆمەڵەکان بە بەڵگە بکرێن بە بەڵگەیان بۆ بکرێت هاوکات لەگەڵ ئەوەشدا بپارێزرێن ئەمەیەکێکە لە بابەتە گرنگەکان کە ئێمە وەکو کورد خاوەنی زۆرێک لێ گۆڕی بە کۆمەڵین چۆن ئیش لەسەر ئەمە ئەکرێ ئەمەیەکێکە لە بابەتە گرنگەکان کە جێکی دەستخۆشیەوە سەرنجتان لەسەری بووە. لە ڕاستیە وەکوتم توێژینەوەکان لە چوارچەوەی یاسایی و لە چوارچەوەی زانستە سیاسیەکانە جەختیان لەسەر ئەولانە کردەوە ئەلبەتە پێویستمان بە کۆنفرانسی جیاواز هەیە بۆ دۆکیومنتکردنی بەڵگەکانی تاوان و ئەوەی کە ئاگادارم لەم ڕۆژانەیە بەشێکی تایبەت دەکرێتەوە لە تایبەت بە بەڵگەکانی تاوان و لە هەمان کاتە ئەو پسپۆڕیانە ڕەنگە لە داهاتووە ڕۆڵێکی کارە بگێڕن لە ساغکردنەوەی ئەو تاوانانەی کە کراون لە ڕاستیە بەڵام ئەم کۆنفرانسە لە ڕوانگەی یاساییەوە کار لەسەر ئەوەکە و چونکە تاوانەکان کۆمەڵی ڕەهەندی جیاجیان هەیە و هەر یەکێک لەو ڕەهەندانەوە پێویستە کات توێژەرانی پسپۆڕ لە بوارە کار لەسەر ئەوە بکەن و ئەنجامدانی کۆنفرانسێکی لەم شەوێ دەبێتە هاندان بۆ پسپۆڕەکانی تر تاوەکو لە زانکۆکانی ترا لە ڕوانگە و لە پسپۆڕی ترەوە توێژینەوەیان لەسەر بکرێت چونکە بەڕاستی پرۆسەیەکی دوور و درێژە
و پێویستەکە هەوڵەکان چڕ بکرێنەوە و ناوەندەکانی بیرکردنەوە لە کوردستانە لە عێراقا و توێژەرەکان خۆشیان بتوانن فند لە سنتەرەکانی جیهانیە وەربگرن تاوەکو توێژینەوە لەم بارەوە بکەن. بەڕاستی ئەمە بەرپرسیارەتیەکی ئەخلاقی ئەکادیمی و بەرپرسیارەتیەکی سیاسیە لەسەر توێژەران و لەسەر بڕیادەرانی سیاسی کە کار بکەن لە پێناوی سازانی کۆنفرانسی زیاتر لە داهاتووە. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت دکتۆر ئەحمەد عومەر بەڕێوەبەری پەیوەندیەکانی دەروەی زانکۆی گەشەپێدانی مرۆیی دیارە هێڤێم کۆنفرانسە بە سپۆنسەری دەستگای میدیایی کورسات ئەمڕۆ کاتژمێردا لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی دەست پێ دەکات و بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوامی دەبێت.